بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوتان لێ بەخۆشحان لە ئەڵقەیەکینەوەی بەرنامەی ستۆدیۆی پەروەردەی بێ و بەڕێز و خۆشەویست گەشتینەوە خۆشەویستان یەکەم بڕگەی بەرنامەی ستۆدیۆی پەروەردەی تایبەتمان کردووە بە زانستی خۆراک بە خۆشحاڵی میوانداری بەڕێز مامۆستا زەردەشت کەریم عەلیمان کردووە مامۆستای زانکۆ و هەروە خوێندکاری دکتۆرە لە بواری زانستی خۆراک مامۆستاگیان بەخێر بێ. زۆر سپاس بەڕێز. کە باسی زانستی خۆراکەکەین لە سەردەمی ئێستا و لە هەرێمی کوردستانە و بە تایبەتیش لە شاری سلێمانیە گرنگێکی زۆر بە خواردنەیە. ئەگەر هەستکەین هەمومان ڕۆمان کرێتە هۆڵەکانی لە جوانی و مەلەکردنەوە بە کورتی ئەگەر وەکو بەڕێست وەکو خوێندکاری دکتۆرای لە بواری زانستی خۆراکە بوارەکە هەڵبژاردووە ئەگەر پێناسەیەکی کورتی زانستی خۆراکمان بۆ بکەین. زانستی خۆراکە توانین بڵێن ئەو زانستەیە کە دراسە و خوێندنەوەکە بۆ خۆراک و پێکهاتەکانی و ئامادەکردنی خۆراک و هەڵگرتنی واتە لەو کاتەی لە کێڵگەکانەوە دەست ئەکەوێت تاکو و کاتێک کات سەر سفرە خوانەکان جا ئەمانش چەند کاریگەری ئەبێت بە زروفی دەرەوە بە ڕێگەکانی لێنان و ئامادەکردن یاخود بەو شێوازی هەڵگرتنانە چەندێک کارەگاتە سەر بای خۆراکی و چەندێکیان سوودیان هەیە بۆ مرۆڤ و تا چ ڕادێک ئەو مامەڵانی کە لەگەڵ جای مامەڵی گەرمی بێ یاخود مادە زیاکراوەکان بێ سوود یا زیانیان هەیە بۆ تەندروستی. زانستی خۆراک وەک بەڕێز باسکە بەڕێزەکە خوێندکاری دکتۆرای تو لەو بوارە گرنگی بە بوارەکەت ئەتوانین بڵێ لە هەرێمی کوردستانەوە بگرم زانکۆکان هەرێمی کوردستانیش ئەم بوارەکە دانرا بوارێکی نوێیە وەکو بوارەکە لە هەرێمی کوردستانە ئێمەوە لەوانەیە بوارەکە تا ڕادێک لە چەند ساڵی کۆتای هەبوت بەڵام ئەم بەشەی کە ئێمە هەیە بەشی زانستی خۆراک لە کۆلێجی زانستە کشتتوکاڵەکان لە ساڵی 2004 بۆ 2005 بەشەیە مەکراوەتەوە بەڵام بەشی پیشەسازی خۆراک لە ساڵانی هەشتاکانەوە لە زانکۆی سەلاحەدین بوونی هەیە بەڵام وەکو زانستی خۆراک بەشێکە ڕۆژانە پێشکەوتن بەخۆی بینێ زانستی تازە و لێکۆڵینە و تێژینەوەی تازی لەگەڵا ئەکرێ بۆ توانی بڵین ئەم بەشە ڕۆژانە ئەبدەیتە بێتەوە تازە ئەکرێتەوە و وەکو هەموو زانستەکانی تر بەرەو پێشچوون بەخۆی بینێت. پرسیاری قورساگەربی کام تەندروستترین خۆراک لە زانستی خۆراکات چییە؟ وەکو پێناسەیەکی گشتی بۆ خۆراک ئێمە پێشەوەی بچینە سەر و بابەتە توانین بڵین خۆراک ئەو مادانەیە کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین بۆ ئەوەی وزەمان دەستکەوێت. اینجا ئەم وزەیە بۆ بەردەوامبوونی ژیانە یاخود بۆ زیندە چالاکیەکەەکانی ناوەڕۆکی لەشمانە یا بۆ بەکارهێنانی ئەو چالاکیانەیە کە ڕۆژانەیەکەین یاخود بۆ گەشە بە تایبەت بۆ مناڵە ئجابێ ئەم خۆراکە کۆمەڵە سیفەت و خەسڵەتی هەبێت ئەو خەسڵەتانەیە ئەبێ یەکەم وزە بەخشێت پاشان لە ڕووی کوالیتیەوە جۆرایەتێکی وای هەبێت کە بتوانرێ ئامادەساز بە یاخود لەش بە ئاسانی هەرسی کات و وەری بگرێت لەگەڵ ئەوەشە هیچ زیانێکی تەندروستی بەدەوێ خۆیان نهێنێت بۆیە گرنگە زیانە تەندروستەکانیش بزانانی بە شێوەیەکی گرشتی ئەوەیە کە نەخۆشی توش نەکات هەروەها پیس نەبوو بە مایکرۆ ئۆرگانیزم واتە بە زیندە وەرە بچووکەکان یاخود ئەنزیمەکانی ناو خۆراکەکە وای نەکرد بێ خۆراکە بەرەو تێکچوون بشێت و شیاو نەبێ بە خواردنی مرۆڤ. بەڵێ وەکە بینی لە ئێستاە قورسەوە بابەتە بەڵێم جاکەینەوە دکتۆرمان بەڵام لەو بوارەیە کا بڵێ تایبەتە بە خۆراک نازانم هەیە لە هەرێمی کوردستانە وەکو سەردانکردن من سەردانی دکتۆر بکەم ئەزانی چەند دکتۆرێک هەیە هەرێمی کوردستانە زۆربەی خەڵکە ڕووی تەیەکە و ئەماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا کە بینیمان جەستە ئایاونیە من ئەتوام هەموو خۆراک ئێمە کورد هەموو خۆراکێکە خۆین ئەوەی کە تۆ تەبیعەتێک چێتە سەری هەموو خۆراکێکە خۆی زستە بەپێی وەرزەکانە مرۆڤ ئایا شیاوەلوی هەموو خۆراکی بخوا یان ئەبینین نمونە خۆمە تێستێکی خۆراکی خۆم کرۆ لە جستی خۆمە ئەم خۆراکە پێویست نیە بۆ جەستەی من ئەم خۆراکە ئەخۆم بۆ من هەمووی تەندروستە بەڵام وەکو زیادبوونێکی کێش وەکو تەندروستتر ئایا پسپۆرێکی وا هەیە؟ ئەتوانین بڵین خۆراک ئەکرێ بە چەند گروپێک واتە پێکهێنەرەکانی خۆراک چەند پێگەنەرێ پێگەنەری سەرەکی مان ئاوە کە بەشێکی زۆری خۆراکان کە ئەمە وزە نابەخشێ بەڵام گرنگە بۆ ڕوودانی زیندە چالەکیەکانی لەش هەروەها بۆ زۆربەی زۆری پێکهاتی مرۆڤ بە نزیکەی 6 بۆ هەفتای پێکهاتی لەش لە ئاوە 4 پێگەنەریە 5 پێکەنەری ترمانە بێ یەکیان پرۆتینە کە بۆ گەشەی شانە و خانەکانە بەڵام وزە نایەت بە دەرەجەیەکەم یاخود بڵین بەسەر چاوەکی سەرەکی دانانڕێ بە وزە لە هەرچەنە وزەی 4 کیلۆ کالۆریشە بەخشێ پێگەنەری دووەمان کاربۆیدراتەکان یاخود شەکرەکانن بە تایبەتر بڵین کە ئەمەش 4 کیلۆ کالۆری ئەو پێکهێنەرێکی گرنگە بۆ پێدانی وزە پێگەنەری سێهەممان چاوریەکانە کە چاوریش بۆ خۆی
وزەیەکی باشەیە و پێویستیشە بۆ لاشە. دوو پێکەنێری تر مێنێتەوە کە ڤیتامین و کانزەکان ئەم دوانە وزە نابەخشن، بەڵام بۆ زیادبوون و بۆ گەشەی لە پێویستە، چکە ئێمە زانی ڤیتامینەکە خۆیان بەشداری کار لە کیمیاکان ناکەن، بەڵام زیادبوونی گەشە دەوریان هەیە، ڕۆڵیان هێتە لە هەمان کاتە کانزەکان یا میراڵەکان کەمە بۆ خۆی ئەچونە پێکاتی ئێسک و دان و قژ و زوربەی لاشەوە، بۆیە زەڕورن کە تۆ ڕۆژانە ئەم خواردنانە خۆی ئەبێ ئەم پێکەرانانی تیا بێت. اینجا کەسێک یاخود بەپی ڕەگەزەکەی یا بەپی تەمەنەکە یا بەپی چالاکیەکەی ئەتوانین بڵێن ئەم کەسانە پێکاتەکەیان پێویستی جیاوازیان بەوزەیە. بۆ نمونە لە ڕەگەزی میان نزیکی 2000 کالۆری پێویستە، بەڵام ڕەگەزی نێر 2200 کالۆری، مناڵێک کەمتر لە 1000 کالۆری پێویستە. کەسێکی بەتەمەن بە هەماشگرنگارێک لە تاکێک ڕۆشنبیری هەبێت لەسەرم خواردنانە بەدڵنیایەوە هەموو کەسێک بەشێک لە ڕۆشنبیرەکەی لەسەر ئەو خۆراکی کە ئیخوات کاریگەری ئەرێنی یان نەرێنیە بێت لەسەر لاشەی. بۆ نمونەگەر کەسێک زانیاری باشە لەسەر ئەو خۆراکی ئیخوا بزانێت پێکەنەرەکانی چین سوود و یاخود ئەگەر زیانی هەبێ ئەو خۆراکە هێتی ئەو کاتە بە باشی ئەشکێتەوە بەسەر تەندروستیە. ئەگە خواردنێک شیاو نەبێت یاخود هەڵگیرا بێت بە شێوەیەکی ناتەندروست بە دڵنیایە خواردنی نەک سوودی نابێت بەڵکو زیانێ بێ بۆ تەندروستی کەسەکە. بابەت هەڵگرتنی خۆراک لە بەفرگرەکانە یاخود لە سەرکەرەوەکانە ئەمە بابەتێکی زۆر هەڵەگرێگەر کاتێکە قسەی لەسەر بکەین. وەکو مامۆستایەکی زانکۆ ئەتوانین بڵین تاکی کوردی ئەمە ڕۆشنبیریمان هەیە لەسەر خواردن؟ وەکو ڕۆشنبیری زۆرێکمان هەیەی بەڵام بەشێکی بەهەڵەیە، چکە ئێمە زانین بەهۆی بڵاوبوونەی تۆڕە کۆڵە ماڵاتەکانە زۆربەی کات زانیاری هەڵە ئەیرێ بە کەسەکان. پێکومان هەرێک لە ئێمە لەو تۆڕە کۆمەڵایەتە خوێندومانێت ئەم خۆراکە هەرسەر لێتێکە چیەکەیت و چی ناکەیت. زۆر تاوا هەنێ جار نەک لەسەر چاوە کوردەکان و سەرچاو عەرەبیەکان بەڵکو لەسەر چاوە بیانیەکانیشە زانیاری لە تۆڕە کۆمەڵاتەکانە بڵاوکرێتە بە زانیارێکی قورسە. بۆیە ئەبێ ئەو کەسانی پسپۆرن. بۆ نمونە ئێمە زانستی خۆراک ئەتوانی بە دوو پسپۆری قسەی لەسەرگرێت. کەسێکیان ئەو کەسانە کە زانستی خۆراک پسپۆرەکەیانە و سەر بە فاکەڵتی زانست کشتتوکاڵەکان یا کۆلەجی کشتتوکاڵن، یاخود ئەو کەسانەی کە پزیشکیان تاوا کردو و پسپۆری وەرەگرن لە زانستی خۆراک و سیستمی خۆراکیە. ئەو دوو پسپۆری ئەتوانێت قسەی لەسەر بکەن، بەڵام کەسانی تر شیاو نییە زیاتر ڕوونکردنەی لەسەر بچووکە ئەبێت ئەوەندە زانیاریت هەبێت لە بوارە ئەوەندە توانات هەبێت تاکوشیکردنەوەکی زانستیانە بۆکەی نەوە تەنها زانیاریەک بکرێتە تۆڕە کۆمەڵەتەکانەوە یاخود لە ڕۆژنامەکانە بڵاو بکرێتەوە کە خەڵک بنەمای سیستمی خۆراکێکی لەسەر ئەو زانیارە هەڵەیە دانێت و کێشەی تەندروستی بێت. ئەگەر بینە سەر سیستمی خواردنی خۆراکی ڕۆژانەی تاکی کوردی ئێمە ئەتوانی بڵین ئەو خۆراکێکی خۆین بەیانیان نیوەڕوان ئێواران ئەمە سیستمێکی فەرمی بەڵام خواردنی کووردە شتێکی باشە شیاوە. ئێمە باشترین کاتەکانمان هەیە بە خواردن جگەل لەوەی کە ئێمە ژەمەکان بەپێی جۆری کەسەکە و ئیشەکەی و ڕەگەزەکەی و یاباری تەندروستێکی ئەو کەسە دووگیانە یا کەسێکی ئاساییە ئەمە ئەگۆڕێت. بەڵام بەشەی گشتی لە وڵاتی خۆمانە سێ ژەممان هەیە، ژەمی بەیانیان و نێڕوانی ئێواران کە باشترین کاتەکان بۆی لە بەیانیانە سەعات 7 بۆ 8 بخورێت، لە نێڕوانە 12 بۆ 1 پاشنیێڕۆ و لە ئێوارانە 6 بۆ 7 بخورێت کە تێبینیەوە بکەین لە بەیانیانە ئەبێ ژەمی بەیانیان ئەو ژەمانە بێت کە بۆ بکەی زیاتر ژەمی بەیانیان خواردن و نەخواردنی جاکاری و لەگەڵ زۆری خواردن نەخواردنی ئەوە هەموو ئەو کەسانی پسپۆرن دان بەو ڕاستیانە کە نەخواردنی نانی بەیانیان نەک سوودی نییە بەڵکو زیانێکی وێرانکەری هەیە لەسەر تەندروستکەوە نزیکی زیاتر لە 10 ساعاتە هیچ خواردنەکەت نەخواردەوە. ئێمە ئەوە باز ناکەین کە زۆر کەس لە وڵاتی ئێمە ئەو هەڵەیە ئەکەن لە سیستمی خۆراکیە تاکو کاتی خەون دەمیان ئەجوڵێت خوارد نەخۆن. ئێمە حسێبی ئەوەکەین یا ئەوە ئاماژە پێین کە لە سەعات دەیە تەنانەت میوەکانیش واز لێ هێنرێت. پسکە تۆ ئەگەر نزیکی ساعت 12 بخۆی ئەبێ نزیکی 2 ساعت پێش کاتی خەوتنت واز لە خواردن بێنی. بۆیە تۆ پانیان ژەمێکی گرنگە ئەبێ زۆربەی پێکەنەرەکانی تیابێ لە چاوریەکان ئنجام چاوریە ئاژەڵی یان ڕۆکیە هەروەها شەکرەکان هەروەها پرۆتینەکان چکە تۆ ژەمێکە لە دوای نزیکی 10 کاتژمێر هیچت نەخواردەوە وەکو کەسێکی ڕۆژوان وایە بێت خواردنەکانی ئاسان بێ کاتێ بەربایان کاتەوە بە هەمان شێوە بێ ئەو خواردنانەت چاوری ئاژەڵی تیابێت کاتوانین لە کەرە و لە قەیماغەوەیە چاوری ڕۆکی تیابێت کە زۆر جار ئەمیش کەرەی مارگرینمان هەیە لە چاوری ڕۆکی دروستەکرێت پرۆتینەکانی تیابێت کاتوانین لە گوێز و لە هەنگوین و زۆر خواردنەکان بوو ئەوترێت بەیانیان چەند خۆراک بخۆیان لەو چاوریانە لەو هەمە جۆری خواردنانە بخۆی کاریگیرێکی خراپینی وەکو کاتەکانی تر بانیان ئەبێ ژەمەکان
قرس نەبن سووک بن لە هەمان کاتە هەمە جۆر بوون و بڕی گونجایش بخۆی نەک بڕێکی کەم بخۆیت یا بڕێکی زیاخۆری تا بکرێت بە بڕێکی گونجا بخۆی واتە زۆر نەخورێت بەڵام هەمە چەشن بێ خواردنەکان لە بەرەوەی ئەمە لەو ژەمەی بەیانیان یا ڕۆژانەی بەیانیان ڕۆژانە لە بەیانیان ئەبێ ئەو خواردنە ینی ئاسایی ئەگەر ژەمێکی بەیانی بڵێم ئەگەر نان و ماستێک بێ بۆ ژەمێکی کە شتی خواردنێکی کە بێ بخورێت نەخێر مەبەستمۆی لە بەیانیانە چەند جۆرێ خواردن چەند جۆرێک چەند جۆرێک لە هەرێمی کوردستانەوە زۆر دەگمانە زۆر کەمە بەبەی باری گوزەرانی و ئابوورەکە لەوانەیە نەتوانێت بیرێکەش مامۆستا زۆر هەموو کاتێ بارەدارەیەکە نییە زۆر کات ئێمە هەیە زیامە سەرفێکەکەین لە هەنێ خواردنە ئەکرێت بەڵام بیرمانە چێکەژەمی بەیانیان ئەبێت زۆرێک لەو خواردنانی کەمە پێویستمان پێ لە بەیانیان هەبێ پاشان نێڕوان مامۆستاکە لەسەر بەیانیان بۆستمەوە باسی حوت بۆ هەشتت کرد کاتژمێرەکە ئەی لە هەشت بۆنەوە تۆ فریان ناکەی ئەزانی ئەوانی کە داوامیکی فەرمیان هەیە ئێمە ئەونا جددینی لە کاتاو ئەو بارودۆخەش کە هاتوۆتە سەرما هەرێکێکمان لەمە تەماڵێکمان لە داوامە فەرمیەکانمانە دروست بووە بەداخەوە ئەگەر کاتژمێر حوت بۆ هەشت نەبێت لە هەشتەوە بۆنەوە نەگاتە دوایینۆ خواردن بخورێت ئێمە ناڵێ هەش بۆنەوە باش نییە بخورێ بە دڵنیایە خواردنی گەر درەنگتریش بێ باشترە لەوی نەخورێ بەڵام ئەڵێن ئۆپتیمال یا کاتێکی گونجاو یا باشترین کات حوت بۆ هەشتە چکە ئەو کاتە تۆ ئەگەر کاتژمێر 11 یا خۆت پێش 12 بخەویت 7 ساعت یا 8 ساعت خەوتن دوایەوە نزیک ئەگەر هاتوو نظامی پێشووترت سیستمی پێشووترت لە شەوە بەڕێک و پێکوی بێ ئەنج ئەتوانی حەواشتەکە شتێکی باشترێکە بەدڵنیە چکەوە ئەو کەسانی کە پزیشکن و پسپۆریانە دایمە ئاماژە بۆکەن باشترین کاتی خەوتن ئەو کاتانەیە پێش کاتژمێر 12 بێتە پێش نیوەی شەو بێت ئەو کاتە تۆ بخەیت و نزیکی 7 کاتژمێریش بۆ کەسێکی کامل بخەوێت پاشان کە هەڵەسێت کۆتا پرسیارم لەسەر خواردنەکەی بەیانیان بەبوونی ئەو خواردنی کە بەیانیانە ئەو کەشواوایی کە بەیانیان بەرجەستاکە ئایا ئەمە کاریگەری هەیە بۆ بوونی جەستە شتێکی دروستە ئەوترێت بوونی بگرە هەوای بەیانیان خواردنی بەیانیان جیاوازترە لە هەموو کاتەکانی تر ئەگەر لە ڕووی تەندروستیەکە باکەوە پسپۆری دکتۆرە بەڕێزەکانە باشتر شارەزایان هەیە لەوەی کە هەوای بەیانیان و وەرزشکردنی بەیانیان سوودێکی باش یەکەوە ئاگادارین پاشان خواردنی بەیانیانەکە وەکو پێشتر ئاماژەم پێ هەمە جۆری خواردنەکە و جۆرایەتیەکەی واتە تو خواردنێک خۆی ئەگەر چەند جۆریش بێ بەڵام جۆری باش بن واتە کوالیتەکان باش گۆزێک نەخۆی بۆ بایکرد بێ یا خۆت قەیماغ و ماستێک نەخۆی تێک چوو بێ و کاتەکەی بەسەر چوو بێ چکەمانە بۆ خۆیان کە کاتی و تەمەنەکان شێڵ لایفەکان تێپەڕێ لە ئەگەر بێنە سەر کاتی نیوەڕۆ کاتی نێڕوان خواردنەکان بە هەمان جۆر ئەبێ خواردنێک بێ وزەی جابێ چکە تۆ لە دوای ژەمی بەیانیان نزیکی 3 کاتژمێر زیاترت پێویستە بۆ ئەوەی ئەو کەسێک کاتژمێرە تاویزکەیتەوە بە وزەیەکی باش پێویست دەکات ژەمێنی وەڕۆمە خواردنێکی قورس بێ و خواردنێکی باش بێت خواردنی نیوەڕۆژ بە هەمان شێوە بێ خواردنەی بێ بڕی چاوریەکان بە دڵنیایەوە تیا زیاتر ئێمە ناڵێن خواردنێکی قورس و چاور بێ ئەڵێن بڕی چاوری و کاربۆیدرات یاخود پرۆتینەکانی تیا زیاد بێ لە بەرەی پێویست بە وزەیەکە تۆ چەند کاتژمێرێکە نان نەخوارد و پاشان چەند کاتژمێرێکی تر پێویستی بە وزەیە بۆیە بێ خواردنێک بێ وزەی باش بێ لە هەمان کاتە بێت دەوڵەمەند بێ بە ڕێشاڵەکان چکە ئێمە ئەزانین ئەو چاوریانەی کە خوێن ئەگەر بێت و ڕێشاڵیان لەگەڵا نەبێت ئەوە بێتە هۆی قەڵەوبوون کە کێشەیەکی بەناوبانگە لە جیهانە و زۆرێک لە خەڵکیەکان و بگرە ژماری ئەوانەی کە قەڵەون زیاتر لەوانی کە خواراکیان دەست نەکەی بۆیە بێ خواردنی نێڕوان بە هەمان جۆر چکە بۆ هەموو ژەمەکان ئێمە ئەومان پێویستە بێ خواردنەکان هەمە جۆر بێ بۆیە بێ ڕیشاڵەکانی شتیا بێ و سەوزەشی لەگەڵا بێ کە سەوزە بە خۆی ئەزانین یەکێکە لە سەرچاوەکانی دروستە لە ئێمە کووردا گرنگێکی زۆر سفرە ڕازانەوەیەکی باش و قەرەباڵغ دروستەکەین لە کاتی جەمی ئێوارانە و بگرە کاتێکی درەنگتر دوای بەرپانگیشە کێشەکە ئێمە لە سیستەمی خۆراکی ئەوەیە خواردنی ئێواران نابێ ژەمێکی قورس بێ لەبەرەوەی تۆ چەند کاتژمێرێک دوای ئەوە زۆر کاتەخەوی یاخود تۆ لە جوڵە ئەوەستی چکە ئێمەزانی کەممان هەیە دوای خواردنی ئێواران بچێ بۆ وەرزش کاتە خواردنێکی دروستی خۆین بەڵام شیاونیە خۆ دروست نییە ئێواران خواردنێکی زۆر و قەرەباڵغ بە دڵنیایی ناوێ خواردنەکە قورسیش بێ و گوزەی زۆرش بێ خواردنێکی پڕکەورە بێواتە ئەو خواردنانە بێ کە بە قەبارەت زۆرن واتە ناو گەدە پڕەکەنەوە لە هەمان کاتە وزەکەم ترێن چکە ئێمە پێویستمان بە وزە نیە دوای چەند کاتژمێرێک خوێندکارێکی دکتۆرا خۆت ئەو سیستەمە جێبەجێەکەی لە بوونی ڕۆژانی خۆتە ئەگەر ڕاستتر بڵین ئاسان نییە سیستمی جێبەجێک بە تایبەت دەگەر بۆ کەسێک پابندبوونی دەبەرەوەی کەسابینەرێک گوێی لێ ئەمان ئەبێت بچی و پرسیارە لە دروستە بە مامۆستا خۆشی ئەم سیستەمە ڕۆژانە جێبەجێکات چونکە سیستمێکی ئاسانی و ڕۆشنبیریمان لەسەر خواردن نییە گرنگ لە ڕۆژنبیرەکەی کە باسمان کرد بەڵام کێشەکە لەوەیە ئەگەر پابندبوونی کارت هەبێ کارەکەش کارێک لە دەستگایکی فەرمیەک و زانکۆە بێت تۆ ناتوانانی ئیت بەیانیان ژەمەکە بە تەواوەتی ڕێکخی
بەیانیانی شڕێخ نێڕوان و ئێواران ئاسان نیە چکە تۆ کاتی خواردنەکانت بەپی کاتی ئەو وانانەیە کە بە خەکارانە وتر بۆیە ڕێخستنی کاتەکان بە دڵنیایی و ئاسان نییە بۆ کەسانەکە داوامی فەرمیانە بێت بەڵام ئەتوانی بە ئاسانتر بڵێن یاخود بڵێن ئەو خواردنانێکی خۆین بەپی ئەو کاتانە ڕێکی خین بە دڵنیایی ئەو باسی چوریمان کرد ئەگەر باسێکی ڕۆنمان بۆ کە ئایا ڕۆنی زەیت شلەمەنیەکان یاخود ڕۆنی بەست و ئەمانەت کامیان تەندروست ئێمە دوو سەرچاوانەی زۆر لە سەرکرێم جۆرە دوو سەرچاوانە بۆ ڕۆهێکیان سەرچاوە ڕۆکەکەیەتی کە ئەوانە زۆربەی زۆری زەیتن لەبەرەوەی توانای یاخود ئاسانتر بڵێن پێناسەکان ئەو ڕۆنانن کە لە پلەی گەرمی ژوورە بە شێوەی شل هەیە ئەمەش ئەکرێت بە دوو بەشەوە زەیتەکان هەنێکیان بەشلی ئەمێنێتەوە هەنێکیان هەیە هەدرەجی بۆ کرێواتە هایدرۆجینشنی بۆ کرێت و هایدرۆجینی خرێتە بەندە کانیانەوە ئەبن بە شێوی ڕق کە نووسرێت ئەمە ڕۆنی نەباتیە یاخود ڕۆکیە بەڵام بە شێوی ڕق جۆری دومیان کە هەمانە ئەو چاوریانن کە لە ئاژەڵێ دەستکێ کە ئەمانش دووگ و پی و بەزن کە ئەمانە بۆ خۆیان هەردووکان سوودی باشان هەیە بەڵام کێشەکە لەوەیە هەیە بە چ ڕێگەیەک تۆ بەکاری هێنی و بە چ بڕێکی خۆی لەبەرەوە بەکارهێنانیان کارەکاتە سەر ئەو بڕی کە تۆ ئەیخۆیت ئەگەر بێت و بڕی زۆر خۆیت بە دڵنیاییەوە ئەم بڕات لە کاتی پێویستی زیاترە و کاتێک لە پێویستی لەشی من و لە وزەی کە من پێسمە زیاتر بێت بە شێوەی نیشتنی چاوری لە ناو لەش مابێتەوە دکتۆر ئاساییە کارەبینی لەرکە لە خانما کە خۆراک دروستەکەن خواردنی بەست و لەگەڵ ڕۆنی زەیتا تێکەڵەکرێ ئاساییە لە خۆراکەکە تەنها لە یەک خۆراکە ئەو دوانە کێشەمان نییە لە خواردنی بەست و یەکەم ڕۆنی بەست و نەخواردنەکە ڕۆنی بەست و ئەوەی کە بەبەڕستم وت ئەگەر لە سەرچاو ئاژەڵەکەی هاتبێ بخۆی بە شێوەیەکی تێکەڵکردنی ئەم ڕۆنانە بۆ یەکژەم کێشە نییە ئەگەر ڕۆنەکان هەردووکی بەڵام کێشەیە سەرچاوی ئەو ڕۆنانەکەمن ئایا ئەم ڕۆنە زەیتا ڕۆنی ڕاستە ڕۆنی زەیتا بە تەنها لە گوڵە بەرژۆ هاتووە یاخود لەگەر مەشامی هاتووە یاخود ڕۆنێکە مکەڕەرە و جارێکە بەکار هاتوۆتەوە یاخود ڕۆنێک و سەرچاوەکەی نازانرێ بەداخەوە کە هەنێک لە ڕۆنەکانی لە کوردستانە نازانە سەرچاوەکانە لەبەر هەرزانین نرخەکانی خەڵک ڕووی تێکردو بەڵام کوالیتەکان بە دڵنیایی ئەو کوالیتێنیە کە بانگەشەی بۆکرێ بۆیە گرنگەوە نییە درۆنی بەست و لەگەر ڕۆنی شلاتە کەڵاوەکرێت گرنگە کوالیتی ئەو دوو جۆر ڕۆنە بەدا خۆرێک لە مارکێتەکانە کە ئەڕۆی کەڕی هەرێک تاکێکە چێ خۆراکاناکرێ بە تایبەتی ڕۆنەکان ڕۆنەش لەمەنیەکان لە ڕووی ڕەنگە و ئەمەە جیاکاری هەیە کەمترێت توانی تۆ جایکەیت وەکو باسی شەکەت نازانی کوالتێکی چۆن و لە کوێشەوە هاتووە ئەگەر باسیەکی دواپرسیارم بێت دو قسەکردمە لەسەر خواردنی نان گەرم و جۆ ئەمە جیاکاری چیەوە بینین هاوڵاتێکی زۆر ڕووکردە سەر خواردنی جۆ لە مارکێتەکانە یان لە سەمونخانەکانە بە ناوی جۆوە تەنها ڕەنگەکەی ڕەنگێکی بێجیە ئەگەر نازان بەڕێزە بەدی کردبێ ئەگەر باسیەکەەوە مام بکەین ئێمە دایما کە ئەوترێت ئەڵێن ئەو کەسانی ئاردی گەنمە خوۆن ئەڵێ با ئاردی بۆر بیاخود کەبەکیە لە بەروی کەبەکان ڕێشاڵیان تیا کە ئەم ڕێشاڵانە دوو جۆ ڕێشاڵمان ڕێشاڵی تواوەمان هەیە کە سوودی هەیە بۆی ئاستی گلوگۆز یاخود شەکر لە خوێناکەم کاتەوە بۆیە نییە لە تووشی نەخۆشی شەکرە بێت لە هەمان کاتە ڕێشاڵی نەتەوامانێت کە ئەمانش سوودی هەیە بۆ کەسانی کە تووشی قەبزیە بن و بڕێکی زۆر ئاو لەگە خۆیانە بە نێ لە تووشی قەبزی بن بۆی ئەماڵین ئەو گەنمە یاخود ئەو جۆیە بەکار ئێهێنیت کە کوالیتەکەی باشە و لەگەڵ کەپەکەکەیاتی واتە تۆکڵی دەرەوەیەتی بەڵام بەداخەوە لە زۆرێک لە سەمونخانەکان و لە مارکێتەکانەوە بڵاوەتەوە کە ئەمە جۆیە لە کاتێکە باشترین یانیا زۆرترین بڕ کە جۆ بکرێتە ناو نانێکەوە لە 140 بە لە 160 واتە 60 هەر گەنمەکەیە و هەنا لە هەرمان کاتە هەنێ جار ئەو جۆی کاکرێت جۆیەکە تێکڵەکەی لابرا واتە هەروەکو ئاردە سفرەکەی لێکراتەوە کە ئێمە هەدەفمان یاخۆ ئامانجمان لە خواردنی جۆکە ئەوەیە دەوڵەمەند بە ڕیشاڵەکەی بۆیە دایمە ئەو گەنمانە بخورێت یاخود ئەو جوانە بخورێت کە بە توێکڵەکەیەوە پاکراوە چکە دەوڵەمەنە بە کەپک بۆی زۆر کات دکتۆرە بەڕێزەکان بە خەڵکەڵێن ئەڵێن کەپەکی ئارد بخۆ لەبەرەوەی دەوڵەمەنە بە ڕیشاڵەکان و وەکو باشتر ئەمستانی چۆن کەپەکی ئارد ڕوونکردنەوەکی زیاتر زۆر جار دکتۆر بەڕێزەکان کە پسپۆریانە ئەڵێ ئەو خواردنە کە ئی خۆیت بە ئاردەوە ئەگەر ئەوەت نەخوارد کەپەکەکان زۆر جار دکتۆر بەرزگانێکە ناو کەپسولە و کەسەکە ئیخوا کە باشتر ئەوەیە خۆی لەگە خواردنەکە بخوا لێ کەپەکەکە بە تەنها بخوا بۆیە باشترە ئەو کەسەی کە خواردنێکە خوات دایمە هەوڵ بە ئاردێک بەکاربێنێ کە بە کەپەکەوەی واتە نەیبێژێتەوە کە ئێمە زانین زۆر کات ئەو خواردنانی کە
بەکەپەکەون لەوانێت تامیان خۆش نەبێت و ئاردە سفرەکە بەڵام لە ڕووی کوالیتی گرە خواردنیشی خۆش نییە بەڵێ کابینیا کەپێکێکی زۆر بەڵێ خۆش نییە تامی بەڵام سوودی تەندروستەکی زۆر زیاتر لەوەی کە تعویزی ئەو تامە ناخۆشە بات کاتێکە لە کاتی بوونی هەرێک لە ناناوەکانی سەموخانەکە و گاردەی کە بێژنەوە کەپەکەی لە ئەبن کات شتێکی تەندروست نییە لە ڕووی زانستی خۆراکە ئێمە باسیەکەین بە دڵنیایی و تەندروستنیە چکە ئەو کەپەکە بە خۆی سوودێکی زۆری هەیە ئەو بگرە بڕێک لە کانزاکانیش لە ناو کەپەکەیان لە تۆکلی دەرەوەیان بۆی ئێمە دایما ئاماژە بەوەی کە با کەپەکەەوە بخورێت ماڵە مامۆستاگیان بێگومان بابەتەکە بابەتێکی زۆر هەستیار و گرنگە قسەی زۆر هەڵەگرێگەر دواوشەتە بێ لەم بەرنامەیە تەنها ئەوە ئاماژە بەوەین هەوڵ برێ کەسانەی کە ڕۆژانە نانخۆن بڕی گونجاو بەپی کێشیان بەپی تەمەنیان بەپی چالاکیان ئەو نە وزە بخورێت کە زیان نەبێت لە پێویستیان لە هەمان کاتە خواردنەکانی هەمە جۆر بێ ئەو 5 سەرچاوە یا 5 پێکەنە سەرکی خۆراک کە ئاماژەم پێ تایبێت لە هەمان کاتە کاتی ڕێخستنی خواردن چکە گەر تو خواردنەکە و چەندێک باش بێت و چەند تەندروست بێت و چەند پێکەنەرەکەی تایبێت بەڵام کاتەکانی ڕێک نەخست بێت لە کۆتایی ئەبێتەوەی یا سوودت پێ نەگەێنێ یا خۆت کێش زیاد بکات. بەڕێز مامۆستا زەردەشتکاری مامۆستای زانکۆ و خوێندکاری دکتۆرە ئێمە زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەیە. سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز خۆشحاڵم کە جارێکی تر دووبارە بە دیداری ئێوەی ئازیز شادەمەوە لە بڕگەی ستۆدیۆی پەروەردەیی ئازیزانم بڕگەی ئەم جارەمان لەسەر خوێندنەوەی کتێب و گرنگی خوێندنەوەی کتێب لە هەرێمی کوردستان تا چه ئاستێکە بۆ ئەو مەبەستەش میوانداری بەڕێز شاه عوسمان لێپرسراوی بەشی هونەری لە کتێبخانەی گشتی و هەروەها خۆی نووسرا میوانداری ئەومان کردو ئەمڕۆ. کاک شاهۆ بەخێر بیت. زۆر سپاسانەکەم سپاسی کەناڵێک پەروەردەیەکەتان زۆر سپاس بەخێر بیت. کاک شاهۆ پێم خۆشە پێشەوەی کە بێمە لای پرسیارەکان و پرسیارەکان ئاڕاستی جەنابەکەم بێکەوە ئەو راپۆرتە ببینین کە بۆیان ئامادە کردوین لەسەر خوێندنەوەی کتێب. دەستم خۆش. سەرەتا بەخێر بێن بۆ کتێبخانەی گشتی سلێمانی کە ماڵی هەموو شەریحەیەکی کۆمەڵە بەڕاستی کتێبخانە من خۆم بەش بە حاڵی خۆم لە ساڵی 1970 لەم کتێبخانەیە ئیشەکەم کە ساڵی 80کان و 90کان بە ڕادەیەکی زۆر هاموشۆکارانی کتێبخانە هەبوو و خەڵک ڕوویتی ئەکرد و مەجموعەیە گروپێکی زۆر لە هاوڕێی کتێبخانەمان هەبوو کە بەردەوام لێرە بوون لە ئەرکەکانی ناو کتێبخانە یارمەتیان ئەین بەڵام لەم ساڵانەی دوایە بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە وردە وردە ئەمە بەرەو کەمی ئەچێ بەس لە کاتی نهایەتی ساڵی خوێندنە بۆ تەقاریری مەکتەبەکان و بۆ بەحث کە لە جامیعە دەرئەچن بۆ ئەو کاتانە قەرباڵخێک ڕۆمانتەیەکە بە ڕێژێکی بەرچاو خوێنەر کەم بۆتەوە لە کتێبخانە. هۆکاری کەمبوونەوەی خوێنەر بۆ چیە؟ هەڵبەتە چەندین هۆکار هەیە ینی یەکێک لەوانە بەڕایی من مەسەلەی تەکنەلۆجیا کە دەورێکی زۆر زۆری هەیە و خەڵکی سەری خەڵکی مەشغوڵ کردووە بەوەی کە بە بۆنەی فەیسبوک و تویتەر و ئەم شتانەکە زۆر مەشغوڵم پێوەی و بە خێرایی معلوماتی کورت زۆر پێچەیە کە دائەنرێت معلومات دائەنرێت لەبەرەوە خەڵک زیاتر حەزی لە زانستێکی کورتە وەری بگرێت کە مەشغوڵ بێ پێوەی ئەمە هۆکارێکان هۆکاری اقتصادیش نییە کە خەڵک نەئارامەکات وای لێکا کە نەفسیان نامرتاح بێت هەز بە و ئرتیاحە نەکا کە بیر لە کاتێکی تر بکاتەوە کە ئەمە خۆی لە خۆیانە عنی خۆی شتێکی ڕاستیش نییە لە حقیقەتە ئەگەر کەسەکە خۆی بە ئاگا بێت نابێ وا بیرکاتەوە بێتاقەت بێ گیرفانی پاریتیانە بێ وا بکە چکە کتێبێک لە هەموو شوێنێک بۆ نمونە پارەی پێ نایە لە کتێبخانەی گشتی ئەتوانێت بێتە ئێرە بیباتە ماڵەوە بە ئیسراحەتی خۆی سێ جار بۆی تازاکرێتەوە معنی بەو سێ جارە توانێت بۆ مانگێک کتێبەکەی لەلابێ هەم ئەتوانێت مشکی مەشغوڵ کاتەوە مەتوانین کە بەڵام طبعاً ئێمە بەشەر نییە دایمەن نییە یعنی هۆکار ئەدۆزینەوە بۆ شتەکانمان بۆ ئەوە وەکو ئەکسکیوزێک بەکاری بێنین و بڵین لەبەر ئەوە و لەبەر ئەوەیە ئەمە ئەوە دواتر نیش یەکێک لەمانە کە زۆر زۆر گرنگتر مەسەلەی کەڵچەری مجتەمەعەکەمان نەبووە بە کللتورێک تیامانە کە ئێمە لە پرۆسەی خوێندنە بۆ نمونە یەکێک لەو هۆکارانە کە لە پرۆسەی خوێندنە ئەوە دابنرێ دەرسێکی تایبەت دابنرێ بۆ خوێندنەوەی کتێب.
دووبارە سڵاو دووبارە بە خێرەوەی کاکشاوە دەستان خۆش بۆ ڕاپۆرت دەکەم. کاکشاوە ئەتوانی سەرەتا باسی بەگشتی باسێکی خوێندنەوەی کتێبم بۆ بکەیت و گرنگی خوێندنەوە؟ بەڵێ هەڵبەتە بۆ خۆی خوێندنەوە پرۆسەیەکی گرنگە لە ژیانی تاکە کەس و مرۆڤایەتیدا دەبینین بۆ خۆی کۆمەڵێک شێواز و جۆری خوێندنەوە هەیە کە دەسەر پۆلێن بەندکردنی بۆ کۆمەڵێک ژینگە هەیە دەبێ گونجاو بێ بۆ کەسەکان بۆ تاکە کەسەکان بۆ مرۆڤ بۆی کە بتوانێت ئەو پرۆسەیە باشتر و خێراتر و زووتر فێر بێ وەریگرێ. هەڵبەتە خوێندنەوە لە دوای فێربوونی خوێندنەوە دێت لە پرۆسەیەکی پەروەردەی یا ئەو کاتێک کە منداڵ لە سەرەتاوە فێر دەبێت لە ناسینی پیت و وشە دوایش دێتە سەرەوەی کە پرۆسەیەکی لێکدانەوەی هزری لا دروست دەبێت بۆ وەرگرتن و ڕنگدانەوە و شیکردنەوە و بە دوواداچۆن و هەڵوێستە وەرگرتن و پەرپەرچدانەوەیکی لا دروست دەبێت لەسەر ئەو بابەتەی کە خوێندوێتەوە. لەگەڵ ئەوەشا دەبینین ئێمە لە پرۆسەی خوێندنەوە لە سەرەتادا دەبینی کەسێک بە شێوازێک جۆرەکانی خوێندنەوە جیاوازە ئەگەر بۆ خۆی پۆلێن بەندیکە مەسەڵەن خوێندنەوە تێ بە دەنگی بەرز بە بێدەنگی بە ئەمانش بۆ خۆی جۆرێکن لە شێوازی خوێندنەوە بە بەدیوێکی کەشە هەم بۆ خۆی خوێندنەوەش پرۆسەیەکە فێربوونێکی دەوێت. مەسەڵەن هەیە دەتوانێت لە خولەکێکدا دوایی کە مەهارەتێکی وەرگرت لە پرۆسەی خوێندنەوە دەتوانێت لە دقەیەکە لە 1000 وشە تێپەڕێت تا 3000 وشە بخوێنێتەوە 3500 وشە ئەمە بەو کەسانەیە کە لە پرۆسەکە قاڵبوو بوون لە خوێندنەوە دەبینین هەم کارێکی ئەم پرخوێندنەوەش کاریگەری هەیە لەسەر تاکە کەسەکان لە ڕووی دەرونی لە ڕووی هزری لە ڕووی سلوکی ئەمانە بۆ خۆی لە ڕووی فکری ئەمانە کاریگەری خوێندنەوە هەیە کە کار دەکاتە سەر کەسی خوێنەر. بەڵێ کاکشاوە تۆ باسی شتێکت کرد وتت خوێندنەوە پێویستی بە ژینگەیەکی تایبەت هەیە لە لای ئێمە ئەو ژینگەیە هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وەک خۆی لە خوێندنەوەی کتێب تێبگەین و وەک خۆی بتوانین بخوێنینەوە؟ بەڵێ هەڵبەتە ئەو ژینگەیە لە دوو لاوە دروست دەبێت. ژینگەیەکیان لە ناو خێزانە بەرپرسی پەروەردەی تاکە کەسەکان هەموو خێزانن لە ناو خێزان و دەتوانرێت دەستکرێت بە پرۆسەی خوێندنەوە و فێربوون و هاندان و بە دوواداچوون بۆ خوێندنەوە. ینی خێزان بەرپرسە لەو پرۆسەی خوێندنەوە و فێربوون و پەروەردەکردنە. لە دوێک تریشە دام و دەستگاکانی حکوومەت بەرپرسیارن لەوەی کە ژینگەیەکی گونجاو بخڵقێنن بۆ پرۆسەی پەروەردە و فێربوون و خوێندنەوە. ئەمانە لێرە دەبینین ئەگەر ئەمانە وابێت گونجاو بێ شایستە بێ بۆ کەسەکان هاندەری تیاوێت کەسێکی خوێنەر دەردەچێت. بەڵام بە دیوێکی تریشا دەبینین ئەمڕۆ پرۆسەی پەروەردە و فێربوون و خوێندنەوە گۆڕانکارێکی بەسەرا هاتۆ چکە هەر کتێب نییە بۆەوەی وەرگرتنی سەرچاوی فکری و ئینسان بێ مرۆڤ بەشتی لێو فێر بێ بە تایبەتی لەم ژنەوەی کە ئیستا دەیبینین ئێمە نکەبەرنەوەی سەردەمی زانیاریەکانە دەبینیت کۆمەڵێک سەرچاوە پەیدا بوو کە بۆ تاکەوەی کە کارلێک بە پێچوانەی جارووا دەبێتەوەی کەمتر ڕێژی کتێب بەکاربێنن لەمنەوەی کە ئیستا بینی مەسەلەن نە یاری ئایپاد و لە سەرچاو ئەلکترۆنەکان و ئەنتەرنێت و مۆبایل و ئەماندا بەکاردێنێ بەڵێکەوەتا توانین بڵین یعنی تۆڕە کۆمەڵایەتەکان و دروستبوونی مۆبایل و تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی کاری کردێتە سەر خوێندنەوەی کتێب؟ بەڵێ بۆ ئەمنەوەیە بۆ ئەمنەوەی کە ئیسە بۆ نەوەیەکانی داهاتوە هەخۆی هەموو نەوەیە گۆڕانکارێک هەبووە لە پرۆسەی خوێندنەوە و فێربوونی لە نەوەیەکدا دەبینین هەتاکە سەرچاوەیەکی پەیوەندیکردنی مرۆڤ بە دنیای دەرەوەی خۆی بۆی بۆ سلوک و ئاکاری وەریەگرێ بۆ فکرەی کە وەری دەگرێت کتێب بووە. دەبینی ئێستا هاوشانی کتێب کۆمەڵک سەرچاوی تر هەیە بە تایبەتی بۆ ئەو نەوە لاوانەی کە تازە پێیەگەن ئەمانە کاریگەری هەیە لەسەرەوەی کە کتێب کەمتر بەکاربێنێ. ئێمە لێرا دەبێ ببینین ئەوانەی خەڵکانی کە لە دام و دەستگای پەروەردەیە ئیشەکەن ئەبێ بتوانن تای ترازۆکی کتێب ئەو وەرگرتنی ئەو زانیاریانە بە سوود بێ بۆ ئەو نەوەکانی داهاتون بۆ ئەو نەوەی ئیستا بۆی کە لە دااتوانەوەیکی گونجاوی توش بێت چکە بۆ زۆر جار ئەم سەرچاوانە دەرباتە دنیایەکی خەیاڵ لە چ سەری فلیمێکی ئەکشنەکە یا هەر فلیمێکی تر ڕۆمانس دەباتە دنیایەکی خەیاڵ و ئەندێشەوە کە دوجار ئەم تاکە پێککەوتن دروستە بێ لەگەڵ دنیای واقعە کە لەگەڵ زۆر جار ئەمانە لەگەڵ دنیای واقع و ژیانی پراکتیکیان ناگونجێن نایەتەوە ئەمە لێرا دەبێتەوە هەی دروستبوونی کێشەیەکی پەروەردەی و سایکۆلۆژی بۆ کەسەکە. بەڵام ئێمە ئەبێ بزانین لێرە گرنگیەک هەیە دام و دەستگایەک هەیە لە ناو وەزارەتی پەروەردەکە بێ پەروەردەیەکی تایبەتی تیا بکرێ بەرپرسە لە پەروەردەی فێربوون کە کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکانە. ئێمە پێویستمان بەوەیە وەزارەتی پەروەردە پێویستی بەوەیە ئەم کتێبخانانە گەشە پێ بدات لەسەر ئاستێکی سەردەمیانە
بتوانێت پەروەردەی تاکە کەسکە بۆ خولیای فێربوون و خوێندنەوە یعنی خۆی خوێندنەوە لە دەروی هەنەکە بۆ فێربوونە و هەندێک سەرچاوی تریش هەیە بەکارهێنانی کۆمەڵک ئامێمر و ئامرازی تەکنەلۆژی و پەیوەندی تازە هەیە کە هەر دەتوانانی بەکاری بێنی بۆ پەروەردە و فێرکردن ئەمە لێرە ئێمە ئەوەی کە من بیبینم ینی سەرنجمدا بێ کتێبخانەکانی کوردستان بەداخەوە لەو ئاستان نین ئەو ژنگەیە لێرە زۆر بەدەگمەن گونجاوە بۆ کەسێک کە پەروەردەکرێ چی لە ئاستی خێزان بێ یا چوەکو موسساتی حکومی دام و دەستگاکە بەڵێ کاکشەوە تۆ مادام باسی کتێبخانەی خوێندنگە و قوتابخانەکانە کرد بۆی من جارێکتر نێمەوە سەر ئەو پرسیاری باس ئەو کتێبەی خۆت کە بەناونیشانی کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکانە ئەتوانی باسێکی ئەو کتێبم بۆ بکەیت و بۆچی ئەو کتێبە نووسیتۆ بەڵێ هەڵبەتە من ئەو کتێبە لە سۆنگە و ڕوانگی ئەو بووبوون بۆ ساڵانێکی زۆر لەگەڵ وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی لە هەفتەی چالاکیەکانیان بەردەوام بوون بۆ ماوەی 6 ساڵ کە هەڵسەنگاندنی کتێبخانەی قوتابخانەکانیان دەکرد و لە دوایش هەوڵماندا وەختە لە کۆمەڵی کارمەندانی کتێبخانەکان دوو خولی تۆکم و باشمان کردەوە بۆ کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان لێوە ئاگاداری ئەوە بووم کە ئەم کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان وەکو دام و دەستگایەکی تایبەتی وەکو دام و دەستگایەکی پەروەردەیی فێربوون جێی خۆی نەگرتووە هەڵبەتە لەبەر ئەو کێشەوە زۆرانەی کە بەڕێوەبەراتی پەروەردەکان هەیەە هەنی وەزارەتی پەروەردە هەیەتی نەیتوانیوە ئەم گرنگگوێک و بایەخێکی تەواو بدا بە کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان کە ڕۆڵی تەواوەتی خۆیان ببینن لێەوە من هەستام ئەوەی کە بە پێویستم زانی چیان پێویستە چی بکرێ بۆ ئەوان چی باشە بۆ کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان بۆ ماوەی چەند ساڵێک سەرچاوم پێیا کرد توێژینەوەیکی ینی لێکۆڵینەوەم کرد لەو بوارە گەشت بە ئەو ڕوانگەی کە ئێمە پێویستمان بۆی هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە کە منهەجێتێک هەبێ بۆ کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان توانیمان من توانێت کتێبێک ئامادە بکەم لە 9 بەشە لەسەر کتێبخانەی قوتابخانە و خوێندنگەکان و خۆشبەختانە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە چاپیان کرد خوان بڕیاریاندا کە بەسەر هەموو کتێبخانە و قوتابخانەکانە دابەشیکەن ئەو کتێبە لە 9 بەش پێکاتوە بەش یەکەمیان لەوەیە کە تۆ ئامادەکاریەکان چییە پێویستە بکرێت لە تاچەکە لە مناڵێکدا و لە قۆناغەکانی ژیانیدا بۆ خوێندنەوە پێویستە لێپرسراوی کتێبخانەکان بزانن ئەم ئامادەکاریە چییە لەجێکە هاتە سەر قسەکان لەسەروی خوێندنەوە چییە جۆرەکانی خوێندنەوە چییە لەسەر بەشێکمان هەیە لە بەشی دووهەمان لەسەر خوێندنەوەیە بەشی سێهەممە هەیە لەوەیە کە لەسەر ئەرکی کارمەندی کتێبخانەیە ئەرکی کارمەندەکان چێچکە بەڕاستی زۆر زەرورە هەموو کەسێک کاچێتە ئەو شوێنی کاری تاکە ئەرکوی سەرشانی خۆی بزانێت و مافەکانی بەرامبەری بزانێت بە دوێکی ئەو چالاکیانێت چێت کە پێویستە کتێبخانەی قوتابخانە جێبەجێیکە لە دوێکی کەشایمە هاتی نەسەرەوەی بەشێکتر هینە لە ڕووی جۆرەکانی خزمەتگوزاری کتێبخانە ئەو کتێبخانانە چی پێویستە چەند جۆر خزمەتگوزاریەکانی چییە چی پێشکەشکە بە کەسەکانی بە کۆمەڵگەی کتێبخانە چکە بۆ ئێمە کۆمەڵگەی کتێبخانەی قوتابخانە جیاوازە لە کۆمەڵگەی کتێبخانەکانی تر بۆی کە پێک دێت لە مامۆستا و فەرمانبەرانی قوتابخانەکە و خوێندکاران بە پلەی یەکەمیش کۆمەڵگەی کتێبخانە بۆ قوتابیان و خوێندکارانە لە دوێکیان جاتە سەرەوەی کە ئەو پێکهاتەی کتێبخانەکە چییە ئەو سەرچاوانەی ئەو سەرچاوە زانستیانەی یا ئەو سەرچاوە کتێبخانانەی کە هەبێت لەوێ لە ڕووی پێکهاتەوە چین چۆنن بۆ شارەزایەکی تاو لە پرسرا و کارمەندان و لەوانەی کە لە بەڕێوەبەراتی پەروەردەکانە کار دەکەن ئەمە بەڕێوەبەری قوتابخانەکان بزانن چین و ئەرکی پەروەردەی وەکو دام و دەستگایەکی کتێبخانەی قوتابخانە بە منهەجێت لە پۆلی یەکی سەرەتاییەوە لەو قۆناغەوە لێ پرسراوی کتێبخانە ئەرکی چیە بەرامبەر ئەو خوێندکارە هەتاکوش پۆلی شەشی ئامادەی قۆناغ بە قۆناغ پۆل بە پۆل ئەرکی لێ پرسراوی کتێبخانەکە چیە بەرامبەر هەرێکە لەم مەرحەلەی خوێندانە و ئەرکی لێ پرسراوی کتێبخانە و مامۆستا پێکەوە چییە بەرامبەر بە قوتابی خوێندکار چۆن بتوانن حەز و خولیا و خواستی فێربوون و خوێندنەوە گەشە پێبن و لەگەڵ بەڕێوەبەر و قوتابخانەکانە ئەرکی ئەوان چی ینی ئەرکی کارمان هەموو دەستنیشان کردووە و دیاری کردو کە پێکەوەکو تیمێک هاوکاری یەکتری بن بۆ مەبەستی پرۆسەی پەروەردە و فێربوونی کە مەبەست ئامانجەکەمان تیادا ئەوەیە بە تایبەتی وەلاخیریشە جۆرەکانی کتێبخانەشمان باس کردو بۆ شارەزابوونە لەوەی کە چەند جۆر کتێبخانە هەیە هەم بۆ کارمەندان و لە پرسراوی کتێبخانەکان هەم بۆ قوتابیان و خوێندکارانیش کە ینی شکە بۆی بەڕاستی کتێبخانەی قوتابخانە خوێندنگەکان بە
بە دڵی کتێبخانەکان دەژمێرێت و ئەو نەوەشی کە تا فێری خوێندنەوە دەبێتایە کە مناڵک لەو جیلنەوەی کە ساڵانە دەچێتە قوتابخانەکان ئەمەش بەنەوەیەکی ئاڵتونی حسابە بە تایبەتی لە قۆناغی سەرەتاییە ئێمەوی بەڕاستی بووی ئەو نەوە ئاڵتونیێمان لە دەست دەچێت فێری پەروەردە و خوێندنێک بکرێت لە کتێبخانەی قوتابخانە. دەست خۆش بە کاک شاهۆ بۆ نووسینی ئەو کتێبە بە سوودا هیوادارم سوودی لێ بینن خەڵکان بیخوێنەوە بە تایبەتی گەنجانمان. بەم بێمەوە لای پرسیارەکانی خۆم کاک شاهۆ ئەتوانی پێم بڵێیت خوێندنەوە لە ناو گەنجانە لە چه ئاستێکایە؟ بەڵێ هەڵبەتە کولۆی ئاماژەمان پێ ئەمڕۆ خوێندنەوە لاوازە نەبووتە کولتور لای ئێمە بەراورد بەوەی کە تۆ دەبینی بەو ژمارەی چاپکراوانەی کە هەمانە بە بەراورد بە ژمارەی دانیشتوان بە ڕێژەی ئەو گەنجانەی کە وەرەگیرێ بەپێی تەمەنەکان هەڵبەتە بۆ خۆشی خوێندنەوەش تەمەنەکان جیاوازە مەسەلەن لە قۆناغی 7 بۆ 9 لە 9 بۆ 12 لە 12 ساڵ بۆ 15 ساڵ لە 15 بۆ 18 بەرەو سەرسەرمانە بۆ خۆی لە ڕووی ڕێگەزیشەوە خوێندنەوە جیاوازیچکەی تێکەوە لە ئەندێ قۆناغا ئەمانە ینی تێگەر بتێت داتایەکی وردێ بەڵامانەی کێمە سەرنجین چۆن لە دەرئەنجامی ئەو شتانی کە بڵاوەکرێتەوە دەرئەنجامی ئەو راپۆرتانەی کە دەیبینی خوێندنەوە لاوازە ئەم لاوازیەش کاری دەوێ بەڕاستی ینی دەست خۆش کاک شاوە گەر لە ناو شەکان تا باسیەوەت کرد خوێندنەوە هێشتا نەبووەتە کللتور ئێمە چۆن بتوانین وە بکەین خوێندنەوە ببێتە کللتور ڕێگایەک هەیە بۆ بە کللتورکردنی خوێندنەوە وەڵی خۆی ئەمە چۆنە ئەم وەڵامی ئەم پرسیارە تۆزە گرانە چکە زیاتر لایانی پراکتیکە لەلایەن لەلایانی نەزەریەوە دەتوانین زۆر شت بڵێ بەڵام ئەمە چەنی جێبەجێکرێت ئێمە شکلەوەی کە بکرێتە کللتور هەوڵدانی مناڵانە لە پێ لە قۆن لە باخچەی ساوایانەوە تۆ لەوەی کاتێک مناڵ دەرفەتی دەدەیت تێ قسە بکە گۆرانی بڵێ گۆ لە مۆسیقا بگرێت وێنە کێشان بکەن نیگار و وێنە کێشان و ئەوانە یا پڕکردنەوەی و دەفتەر ڕسمانە بە بۆی و ئەلوانەکان بەکاربێنێت لەوێەوە دەبینی کە مناڵێک لەسەر ئەو ڕاستە پەروەردە بوو لە باخچەی ساوایان دکە هاتە قۆناغی سەرەتایی حەزی زیاتر خواستی زیاترە بە فێربوون و لێگانەوە و مناقەشەکردن و توێژ و ئاخاوتن و ینی ئەمە بۆ خۆی لێەوە دەست بێ ئەنج لێەوە تۆ دەی پرۆسێکی خوێندنەوەی فێرەکەی یا فێربوونی فێرەکەی وەکو وتم ڕنگ هەیە ساچە زۆربەی لاوەکانی ئێمە بەکارهێنانی سەرچاوی ئەلکترۆنی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئایپاد و ئەمانە زیاتر بەکاربێنن تاکو کتێبێک بەڵام ئێمە گرنگوێ ئەو سیدیانە ئەو فلیمانەی کە دەیڵی سەیریکەن ئەو بەرنامانەی کە دایاندەینە دایە بەزێنین لە چی ئاستێکای بۆ وەرگرتنی زانست و زانیاری و ئاقاری پەروەردە یا بەکاری بێنی بەڵێ کاک شاهۆ پێم خۆشە کۆتا قسەی خۆتم پێ بڵێ لەسەر ئەم بابەتە و پێشنیار و ئومێدی تۆ چییە؟ بەڵام من بەو هیوایم کە وەزارەتی پەروەردە بتوانێت گرنگیەک و بایەخی تایبەت بە کتێبخانەی قوتابخانەوە خوێندنگەکان هەر بەوەندە سەیری نەکەن وەکو کۆگایکی کتێبەر بەوەندە سەیری نەکەن لە پرسا و بەرپرسیارەتێکی بۆ دانێن و کۆمەڵە کتێب لەسەر ڕفەی کتێبخانەکە بێت و ئەوەندە نەبێت ئەم شوێنە وا بکەن ئەم کتێبخانەی قوتابخانانە وا بکەن بیکەنە شوێنێکی پەروەردەی بکەنە شوێنێکی فێربوون بایەخ و ئەهمێتێکی زیاتری پێبن لەسەر میکانیزم و پرۆسەی پلانێکی عیلمی کاری تیادا بکرێ بۆی بتوانین ئالێەوە دەتوانین هەنگاو بنین بۆ بە کللتورکردنی خوێندنەوە. بەڵێ دەستە خۆش بێت کاک شاهۆ دووبارە بە خێراتی سپاس دەکەین بۆی کە ئەمڕۆ میوانی ئێمە بوویت بەخێر بیت. زۆر سپاس بۆ. زۆر سپاس. ئازیزانم هاتیینە کۆتایی ئەم بەڕگەیش تا بە گەیشتنەوەیەکی تر بەخواتانە سپێرم بخواتان لەگەڵ.